جامعا دنيا ودين هديه نور تجلى أملا للمذنبين إن للخطاء ربا يقبل المستغفرين. بسم الله الرحمن الرحيم. تاكا كردن لمدينة ئێمە بەرنامەیەکمان کرد لەسەر ئەحسان من الحەرەم لە ساڵی ڕابردوو تەنها باسی حەرەمی مەکەمان کرد. بیرمان کردەوە کە بابەتەکە درێژ بکەینەوە بە شێوەیەکی گشتی باسی مەدینەش بکەین و هەموو شتەکانی وە لە بەشێکی باسی مزگەوتی پێغەمبەر بکەین کە لە حەرەمی مەکە نەمانتوانی باسی بکەین بە تەواوەتی. بۆیە بیرمان کردەوە کە ئەو بابەتەش بە شێوەیەکی گشتی باس بکەین. بەرنامەی ئەمڕۆمان لە مەدینەی مزگەوتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ. لە سەرەتا باسی چۆنێتی ڕۆیشتن دەکەین بۆ شاری مەدینە، ئەویش پرۆژەیەکی زۆر جوانەوە ئێشتا نەبووە بە ساڵێک کەوا تەواو بووە. گەورەترین و خێراترین شەمەندەفەری کارەبایی لە دورگەی عەرەب. بەپەرۆشم بۆ یەکەم جار سوار ببم ئینشاءڵڵا. ماشەڵڵا شتێکی زۆر جوان و ڕێکە. خزمەت گوزاریەکانی شەمەندەفەرەکە وایفای بەخۆڕایە، شەحنی کارەبایی واروە سەماعەشی تێدایە. بە دڵنیایە و بابەتی پاک و خاوێنی زۆر گرنگە، نەکەرتەنا کورسیەکانی ئەرزەکەش هەموو ڕۆژ پاک دەکرێتەوە. واروەکو دەبین خزمەت گوزاری خۆراکیشیتە. شیرینی سەحلەبەیە؟ بەڵێ. دێکەواتە سەحلەبیش بۆ مینیۆکە زیاد بکەن. شەمەندەفەرەکە بە درێژایی 450 کیلۆمەتر دەڕوا. 5 وێستگەی هەیە و ساڵانە دەتوانێت کە 6 ملیۆن سەرنشین بەکاری بهێنێت. بەڵێ. بە هەموو شێوەیەک جگارە خواردن. ماشەڵڵا زۆر خۆشە. بە هەر حاڵەت جگەرە کێشان قەدەغەیە، ئەویش لەبەر سەلامەتیە. و ئێرە دوو سوودی هەیە. یەکەمیان کاتت بۆ دەگەڕێنێتەوە چونکە ئەگەرێکێک لە مەکەوە بچێ بۆ مەدینە ڕێگاکەی 4 کاتژمێران 4.5 بە شەمەندەفەری 3 کاتژمێرە. و سوودی دووەم گرنگتر پارەیە، هەرزانتر. ئەگەر کەسێک تەکسی بگرێ لە مەکەوە بۆ مەدینە بە 500 ڕیال ئەوە بە شەمەندەفەریش ئەوە 150 ڕیالە، یعنی بەجارێکی کێو نرخە. دەبینن کە لە بەردەم هەموو دەرگایەک فەرمانبەرێک هەیە و پێشوازی لە خەڵکەکە دەکا. دەیان بات بۆ ژوورەوە ئەگەر هەر پرسیارێکیان هەر شتێکیان نەبێت. ماشەڵڵا کچ و کوڕ لێرە کار دەکەن؟ بەڵێ. با بە شێوەیەکی خێرا ئەو شوێنانتان پێم نیشان دەم. دەی خێرا. سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام. بە سوتفا شتێکمان زانیە ئێستا ئەوانە چی دەکەن؟ ئەوانە وێنە دەگرن یان فەرمانبەرێک وێنەی فەرمانبەرەکانی تر دەگرێت یان بۆیان زانیەوە کە ئێمە لەوێن. با لە بابەتەکە تێبگەینەوە باشی. وەرە بۆ لام تۆ بەرپرسەکە ئێرێ وانە؟ تۆ بەرپرسی حکمەتی ئەو وێنەگرتنە چی بوو؟ بۆ دڵنیابوونت لەوەی کەوا ڕیشمان تراشیوە و جوانمان پۆشیوە، بۆ ئەوەی دڵنیا ببنەوە کە شێوەیان زۆر ڕێکە یاخود قبول کراوە بۆ خزمەت گوزارێکە وەکو چاودێریکردنیش بەکاری دێت. بەڕاستی شتێکی زۆر ناوازەیە. دەی با وێنە بگریت. خۆشحاڵ بووم. بابەتی خاوەن پێداویستە تایبەتەکانی شەیە. کورسیەوانە؟ بەڵێ کەسێک چوە ژوورەوە؟ چووە ژوورەوە. ئەو خزمەت گوزاریە بە خۆڕایە؟ بێگومان. کە مندامەکان بەم شێوەیە دەبردرێن بۆ ناو شەمەندەفەرەکە. بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە. ئەوەتان بیرە؟ باڵێ ئەوە هەوە. ئێستا ئێمە لە ڕێزگەیەکی ترین و ڕەنگەکەی دەبێ بەزار و بۆ ئەوانەیە کە وەستاون. بابەتی پەیوەزون بکاتەوە دەبێت کاتژمێر هەش دەرچێت. چاوەڕێ دەکەیت. 5 خولەک ماوە باشە؟ تەنها 5 خولەک ماوە. ئێستا کاتژمێر 7:55 خولەکە. ئێستا 2 خولەک ماوە. ئێستا 1 خولەک ماوە. ماشەڵڵا بوو باشی تەواوە. بوو بە 8. بۆ شەمەندەفەرەکە 8 یانی 8. خدا بیان پارێزێت ئینشاءڵڵا. سەفەرێکی سەلامەت. ئێستا گەیشتینە شاری مەدینە لە ڕێگای شەمەندەفەرەوە یان هەر شتێکی تر. با بگەڕێنەوە بۆ سەرەتاکان. 1441 ساڵ و دروستکردنی مزگەوتی پێغەمبەری خودا. لە تەمەنتاندا بیرتان لەوە کردوتەوەکەوە کە مزگەوتی پێغەمبەر چۆن بەم شێوە فراوان بووە؟ لە سەرەتا مزگەوتی پێغەمبەر قەبارە و شێوەی چۆن بووە؟ زۆر سادە بووە. و ڕوبەرەکەی 1050 متر 4 گۆشە بوو. نزیکەی شوێنی 1700 کەسی تیا دەبێتەوە. و لە کەلوپەلی زۆر سادە دروست کراوە. لە قوڕ و خشت و دار و ئەو شتانە دروست کراوە. سەقفەکەشی لە داری خورما دروست کراوە. بەم شێوەیە دەبینی کە لە سەرەتای مزگەوتەکە 3 بەشەیە. بەشێکی داپۆشراوە بۆ کەسانی کە لە ڕیزی پێشەوە نوێژ دەکەن و ساحەیەکی کراوە هەیە. و لە بەشی کۆتایی ئەوانە بوون کە لەوێ دەمانەوە ئەوانیش کۆچبەرەکان و هەژارەکان بوون.
بەڵێ و یەکەم قۆناغ بۆ گەورەکردنی مزگەوتەکە لە کاتی ڕێکەوتنەکەی پێغەمبەر بە درودی خوای لەسەر بێت کە دەکاتە ساڵی 7 کۆچی و ڕووبەرەکەی کرا بە 2500 مەتر چوارگۆشە و شوێنی 4166 کەسی دەکرد و مزگەوتەکەش هەر لەسەر شێوەی خۆی بوو. ئێستا ئێمە بەرەو ژووری عایشە و ماڵی پێغەمبەر دەڕۆین درودی خوای لەسەر بێت. ئەو ژوورەیە کەوا لەو ڕێگایەوە داتە ناو مزگەوتەکە. لەم مزگەوتە هەموو ڕاگرێک چیرۆکێکی خۆی هەیە. چیرۆکێکی خۆی. سبحان الله وار ڕاگرێک ناوێکی لەسەر نووسراوە. بۆ نمونە ئەم ڕاگرە با بزانێت چی لەسەر نووسراوە. ئەگەر ببینین لەسەری نووسراوە ڕاگری خەوتن. پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێ ئەو کاتانی کە لە مزگەوت دەمایەوە جێگای خەوتنەکەی لێرە بوو و لێرەشدا خەوت و پشووی دەدا. وە لە ڕۆژەکانی کۆتایی ژیانی نەخۆشیەکەی زۆر سەخت بوو بە تایبەتی 3 ڕۆژی کۆتایی و ئەبوو بەکر ڕەزای خوای لەسەر بێت نوێژی بۆ خەڵک دەکرد و لە کۆتا ڕۆژی نەخۆشیەکەی لە بەیانی ڕۆژی دووشەمە درودی خوای لەسەر بێت لە دەرگا هاتە دەرەوە سەیری هاوڵەکانی کرد. ئەوانیش بینیان ئەبوو بەکر ڕەزای خودای لەسەر بێت ویستی بۆ لای بێت بە دەستەکانی ئاماژەی بۆ کرد و پێوتن کەوانژەکەتان کرد و درودی خوای لەسەر بێت ڕۆژت بۆ ئەو ژوورە پیرۆزە و ئەوە کۆتا جار بوو کەەوە بیبینن هەمە بەستم هاوڵەکانە ڕزای خۆیان لەسەر بێت. ڕۆیشتە ژوورەوە چوو بۆ لای عایشە ڕزای خودای لەسەر بێت و نەخۆشیەکەی ماندووتری کرد وە کۆتا 3 وشەی درودی خوای لەسەر بێت لێرە بوو. بەلێ ڕەفیق العالا بەلێ ڕەفیق العالا بەلێ ڕەفیق العالا و درودی خوای لەسەر بێ کۆچی دوایی کرد. کۆچی دوایی کرد گفتوگۆ کەوتە نێوان هاوڵەکان بەوەی کەوا لەکوێ بنێژرێ. ئەبوو بەکر فەرمووی جۆم لە پێغەمبەری درودی خوای لەسەر بێت کەوا پێغەمبەرەکان لەو شوێنە دەرێژرێ کە لی دەمێنەوە بۆیە بڕیاراندا پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە ژوورەکەی عایشە بنێژرە ڕزای خوای لێبێ. بەڵێەوە گۆڕەکەیان لەسەر شێوەی لەحەد دروست کرد و پێغەمبەر خوددایان ناشت درودی خوای لەسەر بێت و هاوڵەکان بەتەنیا نوێژیان لەسەر کرد هەرێکیان نوێژی لەسەر دەکرد و لەو دەرگا دەچوو ژوورەوە لە دەرگاکەی تر داتە دەرەوە و هەندێک سەرچاوە هەیە کە نوێژەکە بۆ ماوەی ڕۆژێکیان 2 ڕۆژ ئەپەردەوام بووە بە هەزارە هاوڵ بەتەنیا داهاتن و نوێژیان لەسەر پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەکرد. دوای ئەوەی کە نێژرا بە دڵنیاییەوە ئەبوو بەکر ڕزای خوای لەسەر بێت لە تەنیشی نێژرا و عومەر ڕزای خودای لەسەر بێت ئەویش لە تەنیشی نێژرا. کاتێکەوە عومەر نێژرا عایشە ڕزای خوای لەسەر بێ پەردەیەکی دانا و دوای ئەوە شوێنەکەیان داخست. بۆیە دوای ئەوە ئەم ژوورە ناونرا بە ژووری پێغەمبەر درودی خوای لەسەر بێت هەتا ئێساش هەر بەو ناوە هەیە. فراوانبوونی عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لەسەر بێت مزگەوتەکەی گەورە کرد بە ڕووبەری 3600 مەتر چوارگۆشە کەوە شوێنی 6000 کەسی تێدا دەبێتەوە و عومەری کوڕی خەتاب یەکەم کەس بوو کە مزگەوتی پێغەمبەری دروست کرد و ئەم شوێنە تاوەکو ئێستا پێی دەوترێت یعنی لە سەردەمی عومەری کوڕی خەتابەوە ڕزای خوای لەسەر بێت شوێنێکی کراوەیە دەبینین کەوە کەپری هەیە ئەویش یەکێکە لە خزمەت گوزارەکان بۆ ئەوەی تیشکی خۆر گەرمی نەگات بۆ کەسانەی کەوا لێرن و ئەو کەپرانش پرۆژەیەکی زۆر گەورەیە. سەیریکەن دای بسمیللا. باشە من لەگەڵیان ڕۆیشتم بۆ ئەوەی کەوا کەپرەکان پاک بکەمەوە لە بیرم کردکەوە فۆبیام هەیە هەمون فۆبیام لە شوێنی بەرزەیە. بەڵێ ئەوە بەرزە وە کەپرەکان شتێکی زۆر سەلامەتە ئەگەر ببینن هەز دەکەن کەوا ژمارەیەکی زۆر وها شوێنەکە گەورەیە کۆمەڵە کەسێکەیە بە تایبەتی بەڕێوەی دەبن تەنها کەپرەکان چەند کەس 160 کەس تەنها بۆ کەپرەکان خەوتون و دەخۆنەوە لە ژێر کەپرەکان چاودێریکردنیان وە چاکردنەوەیان وە پاکردنەوەشیان. ئای خوایە یاڕەب ئای خوایە ئەوە زۆر بەرزە. بەڵێ بسمیللا خودای بما پارێزە ئافرین بەڵام ئەوە زۆر بەرزە من ئێستا سەیری تۆ دەکەم و ناتوانم سەیری خوارەوە بکەم ناتوانم لەسەر خۆ. بسمیللا الله ئەکبەر ئەوە زۆر بەهێزەوانیە یعنی بەم شێوەیە ناکەوین ناکەوین بەڵام ماشەڵڵا وەکو دەڕۆیت بۆ ئەوێ یان بڕم بۆێ باشە بەڵام ئاگادار بە لە شوێنی خۆت نەجوڵێت. باشە لە شوێنی خۆم ناجوڵم ئێرە زۆر باشە. ئەو بەم شێوێ باشە
هات پێیوتم کەوا کەپرەکە تەڕ دەکەیت ئاوەکەی لێ دوور بخەوە بۆ ئەوەی هیچ زیانێکی پێ نەگەێنێت باشە؟ باشە ئەگەر ئاسنەکە بشۆی چۆن دەیکەی بیر بکەوە بیر بکەنەوە 3 کاتژمێر تەنها ئەوەندە شوێنە پاک دەکرێتەوە زۆر سپاس خدا یارمەتیت بدات زۆر سپاس بە زۆر وریا بە هێواش تەواو هێواش نابراکەم سەرەوەی چی دەوێت بمبات بۆ سەرەوە تەواو بە سەلامەتی گەیشتین دوای ئەوە پیان وتم کەوا دادەخرێت یانی داخستن و کرانەوەی لە دەستی خۆیانە بەو شێوەیە دەژۆڵێت بۆیە دەبێت چاودێری با بکەیت بۆیە دەبێت خێرایەکەی لانی کەم 15 کیلۆمتر بێت بۆ خێرایی بە بۆیە ئەگەر خێرایەکە لەوە زیاتر بێت لەوانەیە مەترسی دروست بێت بکەوە مەترسیەوە بۆیە ئێمە نایجوڵێنین و بەر لەوەی چاودێری بایەکە نەکەین دەبێ ئاگدار بن یانی وریای هەموو شتێکن باشە هەموو شتێک لە ژێر چاودێریە بە دڵنیایەوە هەموو شتێکیش پاداشتی هەیە باشە ئێستا بابەتی ئەو کەپرانەمان تەواو کرد و دووبارە دەگەڕێنەوە بۆ بابەتی فراوان بوونەکە بەرەو پێشچوونی عومەری کوڕی خەتابمان تەواو کرد دوای ئەوەش بەرەو پێشچوونی عوسمانی کوڕی عەفان عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لەسەر بێ مزگەوتەکەی فراوان کرد و گۆڕانکاریی بچووکیشی تێدا کرد ئەویش هەڵگرتنی سەقفەکەی سەری بوو لەبەری ئەوە داری لە شوێنیدان هەروەها لە سەردەمی ئومەوی یەکەم گۆڕانکاری گەورە لە مزگەوتی حەڕەمدا کرا کە مەوادی مزگەوتەکە لە بەرد و خشت پێک هاتەبوو و منارەکانیش بوون بە 4 منارەی گەورە و دەبینن کە لە سەردەمی ئومەویەکان بۆ یەکەم جار ژوورەکەی پێغەمبەریش هاتە ناو پرۆژەی مزگەوتەکەوە لە سەردەمی عەباسیەکان دەبینن کە گۆڕانکاری لە بینایەکان کراوە بە پێی ئەو سەردەما دیزاینی بۆ کراوە 2 منارەی تری بۆ زیاد کراوە و ژوور کەپرێکیان لە ناوەڕاست دروست کردووە ئەویش وەکو شوێنی مانەوە و ئاو خواردنەوە دروست کراوە بەرەو پێشچوونی مەلەکی وارووا دەبینی کەوا گۆڕانکارێکی زۆری بەسەرداتوە و قوبەکان دەرکەوتون یەکەم کەس کە قوبەی مزگەوتی پێغەمبەریاندانا مامەلەکان بوون و قوبەی ژووری پێغەمبەریش دەبینن کە ئێستا سەوزە ئەو کاتە ڕەنگەکەی زیوی بوو ئێمە ئێستا لە بەردەم ژووری پێغەمبەرین ئێستا دیزاینی قوبەکان دەبین و سەیری سەرەوە بکەن تاوەکو ئەمڕۆ پارێزگاری لێکراوە وەکو ئەوەی کە ئێستا دەیبینن و شوێنی بانگەکەش دەبینن کە لە شوێنەکانی تر جیاوازەکە پێی دەوترێت شوێنی بانگدانی سەرەکی هی سەردەمی مەمالیکەکانە و لەگەڵ پرۆژەکانی مەلیک فەهەد توانرا کە پارێزگاری لە دیزاینی قوبەکان بکرێ کە بۆ سەردەمی مەمالیکەکان دەگەڕێتەوە بەڵام بە شێوەیەکی سەردەمیانەوە کارەبای تێدا بەکار هاتووە بە شێوەیەکی زۆر باش و بەرز دەکرێتەوە بۆ ئەوەی توانای هەوا گۆڕینی هەبێت و ڕووناکی لەو شوێنە بدات کە تازە گەورە کراون بەرەو پێشچوونی سەرەکی دوای مەمالیکەکان بەرەو پێشچوونی دەوڵەتی عوسمانی بوو 10,000 مەتر چوارگۆشە کە شوێنی 17,000 کەسی تێدا دەبێتەوە و لە سەردەمی عوسمانیەکان قوبەی ژووری پێغەمبەر ڕەنگی گۆڕا لە ڕەنگی زیوەوە بۆ ڕەنگی سەوز کە تاوەکو ئەمڕۆژ بەم شێوەیە ئێستا باسی و بەرەو پێشوونە دەکەین کە لەلایەن سەعودیەکانەوە کراوە بە چەندین قۆناغ تێپەڕیوە دەبینی کە ڕووبەرەکەی گەورە بۆ سیرکەن بەراورد لەگەڵ سەردەمی عوسمانیەکان ئەمڕۆ مزگەوتی پێغەمبەر شوێنی 9 ملیۆن کەسی تێدا دەبێتەوە بە دڵنیایە لەگەڵ کۆمەڵێک بەرەو پێشوونی سەردەمیانە لە مزگەوتەکە دەرگاکانی ژووری پێغەمبەر 80 دەرگایە بەرزەکەی 6 مەترە پانێکەی 3 مەترە و کێشەکەی 2 تەن و نیوە یعنی کێشی 2 ئۆتۆمبیل پیان وتم کە لەوانەیە بە 1.50 بکرێتەوە بسم الله الرحمن الرحیم بێگومان بیر بکەنەوە کەوا دەرگاکانیش بەڕێوەبەریانە بێ پێیان دەڵێن بەڕێوەبەری دەرگاکان بەو شێوەیە ئەویش لەقێکە لە بەڕێوەبەرەکانی مزگەوتی پێغەمبەر سەرپەرشتی کرانەوە و داخستنی دەرگاکان دەکات چاودێریکردنی هاتوچۆی نوێژخوێنان ڕێگریکردن لەو کەلوپەلانەیە کە ئەگەری ونبوونیان هەیە بە یەکێک لە گەورەترین بەڕێوەبەرەکاندا دەنرێت کە 360 فەرمانبەری هەیە و بە درێژایی ڕۆژکاری لەسەر دەکرێت و دەرگاکانیش 24 کاتژمێر کراون و لە زۆربەی بۆنەکانیش خدا یارمەتیت بدات زۆر سپاس خدا سەرکەوتوت لەگەڵ ئێوەش ئینشاءالله بەڕێ سەعود بەڕێوەبەری دەرگاکانی حەڕەم خدا پاداش بداتەوە زۆر سپاس ئەوەم هەر لەبەر بەیان ئەمە دیارە دیاری زۆر سپاس ئێمە لێرەین لە ژووری یاری منداڵانین پرسیارەکە ئەوەیە کە بۆچی ژووری یاری منداڵان لە حەڕەمی مەدینەدا هەیە یانی لە ناوی حەڕەمی مەدینە ئەوەی ئێستا بە یەکەوە دەیبینین بە خێر بێن
لە شوێنێکی لەم شێوەیە گەورەیە بەدڵنیایەوە ئەگەری بزربوونی منداڵ لە هەموو شوێنێکی جیاندا هەیە. یەکەیەکی تایبەت هەیە کە کار بۆ دۆزینەوەی منداڵە ونبۆکانی ئێرە دەکات. بۆ ئاگاداریتان منداڵێک وت بۆ ناوی ئەمیرەیە. ئێستا منداڵەکە لە لای دەرگای ژمارە 13 بۆ هەموو یەکەکان تکایە ئاگادار بن. منداڵە؟ ناوی لە بیلە. ئێستا لە لای ئێمەیە. ڕووداوی لەم زۆرە؟ بەڵێ زۆرە. زۆرە. بەڕادەیەک کە هیچ سروشتی نییە. ئەوە دەرگای 13ە با بزانین چی ڕوودەدات. بەڵێ ئەوە هەوە. ئای جانە وا دیارەکە گریاوە. سلام علیکم. چۆنی؟ سڵاو. سەلامەتیە چیت بەسەراتۆ چی ڕوویداوە؟ سەرەتا خوشک و براکانم لەگەڵم بوو. دواتر ونم کردن. زۆر باشە تۆ هیچ خەمێکت نەبێ. ئەگەر نەیان دۆزینەوە تۆ دەبینە ماڵەوە. جانەکەم. ئەوان نادۆزمەوە. ئینشاڵڵا ئێستا دەیاندۆزیتەوە. نیگەران مەبە باشە؟ با ئێمەش لەگەڵیان بڕۆین. ژوورێکی تایبەتیان دروست کردووە بۆ منداڵەکان چووکە ئێستا ئەو منداڵە داماوە دەترسێت. بێگومان دایک و باوکی ون کردووە لەبەرەوە دەگرێ. وێنەی خۆتت بینی وانە؟ ئەو وێنەی کاکردت؟ ئەو مامەیە داینا. ئێستا هەموو پیاوەکانی حەڕەم ئەو وێنەی توێیان لایە. باشە دەی باوکیات؟ ماشەڵڵا زۆر پەپەلە بوو. ئای ئەوە وێنەیە بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە هەواڵی دۆزرانەوەی بڵاو بکەنەوە. هەروەها شتێکی زۆر جوانیانەیە بۆ کەمکردنەوەی ئەو ڕووداوانە دەستەوانەیەک دێنن کە منداڵەکە لە دەستی دەکات. ژمارەی مۆبایلی باوکەکەی نووسراوە بۆ ئەوەی کەون بوو یەکسەر پەیوەندی بەو ژمارەوە بکەن و بیدۆزنەوە بە ئاسانی بۆ ئەوەی کەوا تووشی هیچ ناڕەحەتێکی وا نەبن. ئەی ژماری فەرمانبەرەکان چەندە؟ 7 پیا و 8 ئافرەت. یعنی بە درێژایی ڕۆژ واروها بە درێژایی ڕۆژ بۆ ماوەی 24 کاتژمێر هەرگیز ناوەسن. یعنی ماشەڵڵایان لێبێت. باوشک باوش بەڕاستی من سەرسامی تۆم. خدا پاداش بداتەوە ئینشەڵڵا خدا یارمەتیت بدات. بێگومان سەختیەکی زۆر هەیە لە گواستنەوەی ئاوی زەمزەم لە مەککەوە بۆ مەدینە بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک زیانی پێنەگات و هیچ شتێک نەچێتە ناو ئاوەکەوە یاخود گەرم ببێت. ئەوە دەبینن ئەو قوفڵە دەبینن وانە؟ ئەوە لە مەککەوە قوفڵ دەکرێت بۆ ئەوەی هیچ کەسێ نەتوانێت کە دەستی لێ بدات تاو کاتێک بار هەڵگرەکە دەگاتە مەدینە و لە مەدینە شکلیلی تایبەت لای بەرپرسەکان هەیە بۆ ئەوەی بیکەنەوە. ئەوان دێن لێرەوە دەرگاکە دەکەنەوە دەتوانن ئاوەکە لێرەوە بەتاڵ بکەن. دەبینن بەم شێوەیە. بەڵام بەر لە ناردن نمونەیەک لە تەنکەرەکە وەردەگرن و دەیبەنە تاقیگە بۆ ئەوەی پشکنینی تەواوی بۆ بکەن. وە لە تاقیگە لە سەلامەتی ئاوەکە دڵنیا دەبنەوە دوای ئەوەی کە لە مەککەوە هێنرا بۆ مەدینە. دوای ئەوە هەڵگرەکان بەتاڵ دەکرێن بۆ ناو چوار ئەو هەڵگرە گەورەی کەوا لە ژێر حەڕەمۆن. دوای ئەوە دەکرێتە ناو 7,000 قوتووی تایبەت بە ئاوی زەمزەم. 250 تەن لە مەککەوە دەنێردرێن بۆ مەدینە بۆ ئەوەی هەڵیگرن و لە ناو دەرەوەی مزگەوتەکەشدا بەش دەکرێت بە دڵنیایەوە لەگەڵ ئەوەی زۆر جەخت لەسەر بابەتی سەلامەتی و تەندروستی دەکەنەوە. هەمیشە ئەوانەی دێن بۆ ئێرە بۆ ئەوەی ئیش لەسەر ئاوەکە بکەن دەبێ پەنجەوانە و واروها کەمامەش بەستن. بەردەوامی لەسەر باسکردنی خزمەت گوزاریەکان و ئێستا چاودێریکردنی بەرماڵەکانمان لە حرمی پێغەمبەر 16,000 بەرماڵەیە. چۆن چاودێری دەکرێت؟ ئەوە چییە؟ ئەوە ئامێرە. ئێستا هەموو بەرماڵێک لێرە کۆدی تایبەتی هەیە و باردۆخی بەرماڵەکانت پێ دەڵێت لەو کاتەوەی کە دروست دەکرێت و دەهێنرێت بۆ ئێرە تا ئەو کاتێک لە ناوی دەژی و لەو کاتێک کە دەیهێنە ناو ئەو مزگەوتە تاوەکو کەڵکی نامێنێ لێرە. کۆدێک لێرە هەیە
لە بەرماڵەکە دەدرێت لەو کاتەی کە دێنێرێت بۆ ناو حەڕەم تا ئەو کاتەی کەوە دەیبنەوە. دەتوانن بزانن کە بەرماڵ کە لەکوێ و کەی پاکراوەتەوە و کەی دەبێت جارێکتر پاک بکرێتەوە. هەموو شتێ بە شێوەیەکی تۆماتیک بە شێوەیەکی عالی بۆ ئەوەی کاری چاودێری بەرماڵەکان ئاسانتر بکات. بۆ بۆنێەوە یەک بەشی تەواو بۆ چاوتێکردنی بەرماڵەکان هەیە. بەرماڵەکان بەشێکن کە بەشێکی تەواو چاودێری دەکات. ئای خوایە، ئای خوایە، الله ئەکبەر. ئەوەی کە بە بەردەوامی لە حەرەم ڕوو دەدات ئەویش خوانی بەربانگە. ئەوانەی کەوا بەڕۆژون ئێستا ڕێزی خەڵکی ئەم شارە بە تەواوەتی دەبینین. باش سەیریان بکەن کەوا چۆن ڕێز لە هەمووان دەگرێت. هەموو دووشەمە پێنجشەمێ، هەموو ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە، ڕۆژانی سپی. باشە ئەی کێ سەرپەرشتێ و کارەیە؟ خێرخوازم. ئەی تۆ چی دەکەی لێرە؟ من کار دەکەم و کاری من دابەشکردنی سفرێ بۆ نان خواردن. باشە من خواردنیان لەسەر دادەنم، دواتر خەڵکی دێت دادەنیشێت و نان دەخوا. ڕەفتار و ڕێزێکی زۆر جوان لە ناو مەدینەوە و لە ناو خەڵکەکەی دەبینرێت کە بەڕاستی جێگەی ڕێزە. تۆ لە کێوە کارە دەکەیت؟ بەخوا سوپاس بۆ خوا لەوانەیە 25 ساڵ بێت. چەندین ساڵە لە تەمەنی باو و باپیرانمانەوە ئەمە دەکەن. چەند دەبێ و کارە دەکەیت؟ زیاتر لە 20 ساڵ. ماشەڵڵا. خدا بۆ من بنووسێ. سەبکە 35 ساڵ بڵێت 30 ساڵ. خدا پاداش بداتەوە. خوا لێ خۆشە باوکشم هەروایە کرد. 70 ساڵ هەروایە کرد. خوا خێری بنووسێ. ماشەڵڵا. بەخوا لەوانەیە 100 ساڵ بێ. من لە بچووکیوە تاوەکو تەمەنی ئەمڕۆ کە 75 ساڵە خورما دەهێنمە ئێرە و جۆرە کێکێکی شیرینیش دەهێنم لەگەڵ خۆم لەگەڵ هەندێک پێداویستی تر و هەندێک لە پەرداخی بچووکی پلاستیک. خۆ دەزانی ئێرە بە فرگری لێ نییە بۆیە دەبێت ساردی بکەینەوە. سوبحان الله. وەسار دەبێت یعنی ئاوەکەش سار دەبێت. ئەو جۆرە ڕێز و میوانداری کە ئێستا لە مەدینە دەیبینن ڕێگێکی زۆر کۆنی هەیە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی برایەتی نێوان ئەنسار و مهاجیرەکان کە 1440 ساڵ بەر لە ئێستا دەبێت. تاوەکو ئێستا لە کاتی خوانی بەربانگ ئەو خۆشەویستیە دەبینیت. سیرکە ماشەڵڵا چۆن دەست پێ دەکات. هەمویان دانیشن ماشەڵڵا تەبارەکەڵڵا. لە ڕاستیدا من وا بیرم دەکرەوە هەر کەسێک بێتە ژوورەوە دەتوانێت دانیشێت و بیخوات، بەڵام دەرکەوت نەخێر دەبێت ڕێنمایی وەربگریت و کۆدی خوانی بەربانگ بۆ ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە یانی دەرگای هاتنە ژوورەوەش هەیە، یانی با هەموو شوەیەک، یانی لە هیچ شوێنێکتر نایتە ژوورەوە. نەخێر نابێت. یانی ژمارەی ڕۆژوانانیش یانی چەند ڕۆژوان خواردن خواردووە ژمارەیەکی دیاریکراوی هەیە. مۆڵەتی دیاریکراو بۆ ئەم ساڵ دیارە هەموو ساڵی نوێ دەبێتەوە. ئەم کارتە نیشانت دەدا کە دەبێت چەند بێنیتە ناو حەڕەم، دەتوانی چەند خورما بێنیتە ژوورەوە، دەتوانی چەند قاوە، چەند چای. دوای ئەوەش خواردنەکە فڕێ نادرێت. یعنی خورماکە و نانەکە دەکرێنە ناو کیسەوە و دابەش دەکرێنە سەر خەڵکی. ئەوەش کارێکی زۆر جوان. ئێستا دەیبینی کە ئەو شوێنە چۆن ڕێک دەکرێتەوە واروە چەند بە زووی پاک دەکرێتەوە. لە ماوەی چەند خولەکێک بەر لەوەی دەست بە نوێژکردن بکرێت. یعنی هەمووان دەزانین کە نوێژی مەغریب چەند بە خێرایی دەست پێ دەکات. وە کیسەکان یەکسەر دەبردنێن و کرێکارەکان سیستەمی خۆیان هەیە و دەڕۆن لە دەواازەکان دادەنێن و دەیانکەنە ناو ئۆتۆمبیلێکی گەورە و دوای ئەوەش بۆ دەرەوەی حەڕەم دەبردرێت. و هەموو ئەوانەش تەنها بە دوو خولەکە و کارەکان تاوا کرد. 5300 سفرە. لە مزگەوتی پێغەمەر و هەروە 122,000 ژەم ڕۆژانە ئامادە دەکرێت. لە مانگێکدا دەبێتە 3,600,000 ژەم لە حرمی پێغەمبەر و حرمی مەکە گەورەترین پرۆژەی خواردن لە جیاندا ئامادە دەکرێت. حرمی مەدینە کۆگا هەیە، سیستەمی فێنەکەرە و هەروە سیستەمی چاودێری وشتی زۆر هەیە. یەکێک لەو سیستەمانەش شوێنی وەستانی ئۆتۆمبیلە لە نهۆمی یەکەمی ژێرزەوی وە نهۆمی دووەمی ژێرزەوی و ئەم گەراژە شوێنی 4300 ئۆتۆمبیل دەبێتەوە. یعنی ئەگەر بیر بکەیتەوە هەر ئۆتۆمبیلێک بۆ 4 کەس ئەوە واتای ئەوەیە کە خزمەتی 20,000 کەس دەکات. وە جیا لەوەی کە ئێرە شوێنێکی زۆر فراوانەوە شوێنێکی زۆر باشە لە هەموو جیان و دەزانی کە ژمێرێک لێرە بمێنیتەوە بە چەندە؟ تەنها 1 ریال. و هەروە سیستەمێکی ترەیە کە ئەگەر هەر کەسێک ئۆتۆمبیلەکە بێنێتە ژوورەوە دەتوانێت لەگەڵ هاتنە ژوورۆی پارەکە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بدات و دوای ئەوەش بڕوات. دەمەوێت پرسیارێکت لێ بکەم باشە؟ عوسمان تاها کێیە؟ عوسمان تاها کێیە؟ نازانێ عوسمان تاها کێیە؟ ئەندازیار نەخێر. شاعیر نەخێر، شاعیر نییە. ئەو ئەندازیاری شتی ترە بەڵام بیناسازی نییە. پێم بڵێ عوسمان تاها کێیە؟ بەڵێ بەرپرسێکی زۆر گەورەیە، کەسێکی بەناوبانگە و هەروە زیندووە. بیر بکەوە لە هیچ شوێنێک ناوی نەبیستووە؟ هەلا بەخێر بە گیانەکەم سڵاوت لێبێ. خدا بتپارێزە دایە ئەحمەد شوگێریت لەگەڵا لە خۆشەویستیە ناوی تۆ بە مانگ نووسیوە لە مۆبایلەکەیم. ئەو زانیارە دەزانی؟
ئەو زانیارێ دەزانی؟ خدای گەورە سەرکەوتوت کات ئینشاڵڵا. پرسیارێکی خێرا لێ بکەم بزانم وەڵامەکەی دەزانی؟ کێ؟ باشە عوسمان تەها کێیە؟ وتت کێ؟ عوسمان تەها. ئەها ئەوە ئەو کەسەیە کە قورئانی پیرۆز دەنووسێتەوە. ماشەڵڵا لە خۆت و کوڕەکەت بەڕاستی زۆر زیرەکن ئێوە مامۆستا نا. یعنی ئێمە چەندین ساڵە قورئان دەخوێنێ و نازانین کە ئەوە خەتی دەستە یاخود وا بیرمان دەکردەوە کە تەواوی ئەو نووسینە قورئانەوە فۆنتێکەی کە هەیە چاپ کراوە و تەواوەرەوەندە نەخێر دەرکەوت کە ئەو خەتەی ئێمە دەیخوێنینەوە ئەم بۆ بکەن نزان بۆ بکەن تەندروست بم چاوەکانم دەستەکانم بۆ ئەوەی کارەکەم تەواو بکەم بۆ سوپاس بۆ خوددا تەمەنیشم زۆر گەورە بووە من ئێستا تەمەنم 85 ساڵە ئینشاءڵڵا خوددا تەمەند درێژ بکات تەندروستێکی باش خوددا لە هەموو خراپەیەک بتپارێزێت خوددا لە دنیا و لە کۆتایی بتپارێزێت هەروەها خۆت و منداڵەکانت بپارێزێت خوددا منداڵەکانت سەرکەوتوو بکات هاوسەرەکەت بپارێزێت خۆشەویستی لە نێوانتان زیاد بکات سوپاس بۆ خوای گەورە خوددا بتپارێزە خوددا بتپارێزێ خوات لەگەڵ شێخ خوات لەگەڵ بخێر بێ یەکەم هەنگاو لە نووسینی قورئانی پیرۆست نووسینی دەستە دوای ئەوە نووسینەکە دەکرێت بە نووسینی ژمارەی و هەروە زۆر بە جوانیش دەنووسنەوە پێی دەوترێت چاپی دیجیتال نووسینی ژمارەی دەکرێتە سەر لاپەڕەی کانزایی کە 8 لاپەڕە دەکرێت بە 1 لاپەڕەی زۆر گەورە ئێستا چی دەست پێ دەکات دەست دەکرێت بەکارکردن لەسەر کاغەز کێشەکەی 950 کیلۆیە لەگەڵ بەڕێسەمیر شارەزای ڕۆڵەکان لێرە بەڵێ لێرە پێی لێ بدە بەڵێ تۆ کەسێکی زۆر بەبەختی کاری زۆری دەوێت تەواو تەواو زۆر باشە ئاوا تەواوە دەستەکانت خۆش با من وازی لێ بێنم بۆ ئەوی کاری خۆی بکات ئەمە کاغەزی قورئانی پیرۆزە ئەوە کاغەزە تایبەتەوە و بە مادەی تایبەت دروست کراوە و پەنجەمۆری تایبەتیشی هەیە یعنی دەزان چۆن بۆ ئەوەی کە هیچ ساختە تێدا نەکرێەوە لێی دڵنیا ببنەوە کاغەزێکی تایبەت و پەنجەمۆری هەیە باشە لێرەوە دای بگرە و دێتە دەرەوە باشە لێرە دێتە دەرەوە کەمێک چاوەڕێ بکە ئامێرەکەمان تێکدا چی بکەین ئەوەشمان تێکدایتر تەواو بۆی هەیە نەکرێتەوە نەخێر بەم شوێ زۆر باشە دەی ئێستاوە کاغەزەکانە دەی باشە ئێستاوە کاغەزەکانە دەڕۆین بۆ یەکەم هەنگاوی بەرهەمهێنان کەوە لێرەوە بۆی دەڕۆین ئێستا دەست بە چاپکردنی ئەو کاغەزەکان زایانە دەکرێت لەسەر کاغەزانەی کە لە ناو ڕۆڵەکان هێنامان بۆ شوورەوە دوای ئەوە کاغەزەکە لە 4 بەشەوە دەبردرێت بۆ 2 بەش و دوای ئەوەش بۆ 1 بەش هێشتا یەکەم لاپەڕە لە خوارەوەیە بەرهەمهێنانی کۆتاییە بەرهەمهێنانی کۆتایی بۆ ئەو قۆناغا مەلزەمەیە ئەو تۆپەی کە بینیمان 28,000 مەلزەمەی لێ بەرهەم دێنن کە دەکاتە 900,000 لاپەڕە لە لاپەڕەکانی قورئانی پیرۆست دەڕوات بۆ ئەوانەی گروپی چاودێری یەکەمن کە بە شێوەیەکی هەڕەمەکی نمونەی لاپەڕەی قورئانی پیرۆست وەردەگرن یعنی بیر بکەنەوە 2 خولەک جارێک وەری دەگرن یعنی بەڕاستی سیر دەکەن بۆ ئەوەی کە دڵنیا بن کە کارەکە بە باشی بەڕێوە دەچێت و چاودێر یەکەم و گشتی بۆ سەرەوەی قورئانی پیرۆست یەکەم پاکەت کە لە 700 مەلزەمە ئێستا دێنە سەر قۆناغی کۆکردنەوەی مەرزەمەکان و چەسبکردنیان بە یەکەوە تاوەکو ببێتە قورئانێک کە ئەوە کە دەیبینن قورئانێکی تەواوە و دێتە لای لێکۆڵەرەکە یا چاودێرەکە کە کاری ئەوی ژمۆرکردنە دەبینی کامو قورئانێک مۆرێکی تایبەتی لەسرە دوای ئەوە ژمارە و ئێرە مۆرەکە و یعنی سەیریکە مۆرەکە لێرە و ژمارەکەش و ژمارەکەشی وەرێرە ژمارەی جەڵڵایە ژماری خۆت لەبەرە بەڵێ ژمارەکە چەندە 224 224 لەبەر ئەوەی خوانەکە ئەگەر هەڵەیەکە بێ بۆ ئەوەی بزانە چێ چاودێری سەر قورئانەکان دەکات ئێستا ئەو قورئانە دەچێت بۆ شوێنی تایبەت و ئەو شوێنەی نزیکەی 1100 قورئانی لێیە ئێستا بە مادەیەکی تایبەت چەسب دەکرێت لاپەڕەی یەکەم و کۆتایی و وە ژێرەکەشی وە کۆتا قۆناغی بەرەمێنان قۆناغی بەرەکردنە و ئەوە کۆتا قۆناغی بەرهەمێنانەیە کە قورئانێکی تەواوە و ئەو ڕەوڕەوەیە کە 1435 قورئانی لەسرە تەواو بووین نەخێر ئێستا ئەوانە هەموو دەبێت بچێت بۆ وەشی چاودێری دڵنیاکردنەوە
380 فەرمانبەر سیرکەن چۆن هەمویان دانیشتونە هەمویان پێداچوونەوە بۆ ژمارەکە دەکەن و هەروە ئەوانش کە تەواو بوون دەبینن کە مۆری کۆمەڵگای مەلیک فەهەد لەسەر بۆ چاپکردنی قورئانی پیرۆز دڵنیان لە بەرهەمەکانیان تەنانەت لەسەر چاودێری دڵنیاکەرەوە چاودێری تر هەیە لەگەڵ ئەوەشدا ئەو شوێنە تەفسیری قورئان بە 76 زمان بڵاو دەکاتەوە هەموو ساڵێک نزیکەی 20 ملیۆن قورئان بەرهەمی تر لەو کارگەیە بەرهەم دێت شوێنێکی گەورەیە نزیکەی 1000 کە سەردانی ئەو شوێنە دەکات و هەموو ڕۆژێ وە کە دەڕۆنە دەرەوە میوانێک هەر میوانێک قورئانێکی بە دیاری پێدەدرێت کە بە دیاری کراوی کە دیارە و دەرگایە واروواوەش خزمەتگوزارێکی زۆر جوانە کە خزمەتی میوانەکانی پێدەکرێت بەڕاستی سڵاوت لێبێ سپاس زۆر سپاس سلام علیکم عەلەیکم السلام بەخێر بێ بەخێر بێ سڵاو پرۆژەیەکی جوانە ناوی نەفەق مەشا ئەویش پرۆژەیەکی شاری مەدینەیە کە یارمەتی میوانەکان دەدات بۆ ئەوەی بڕۆن بۆ حەرەم 4 تونێڵ لە ژێر زەوی دروستکراوە لە باکوور و باشوور و خۆراڵات و خۆراوە بۆ ئەوەی هاتوچۆکردن ئاسان بکەن ئەگەر کەسێک بوێ بۆ حەرەم بڕات دەتوانێت لە ژێر زەویەوە بڕات کاتێک بۆی دەگەڕێنێتەوە و ناچار بێت کە لەسەر شەقامەکان بڕات ئێستا تاقی دەکەمەوە و ئێساش بەڕێز حەمات تۆ ئایا حەمەت تۆ هاش قێری سڵاو باشە چی دەڵێیت ئەگەر بەیەکەوە پێشبڕکێ بکەین من بە تونێلەکە دەڕۆم تۆش بەسەر شەقامەکەدا دەڕۆی بۆ ئەوەی بزانین کامان زووتر دەگەی ناویتر باشە باشە شخێری حەمەت تۆ یەکەم قسەم ئەوەیە کە سیستەمی ساردکەرەوەی هەیە تا کۆتایەکەی بەو شێوەیە ڕووناوە دووەم قسە ئەوەیە یانی بەر لەوەی کە بڕۆینە ژوورەوە وایفای بە خۆراییە صلوا علی خەیری الئەنام ئێستا ئێمە لە ژێر زەوین بۆ ئەوەی ناچار نەبی کە بڕۆنە سەرەوە بڕۆین بۆ سەر شەقامەکان سوێن بەخوا ینی سوێن بەخوا منیش بڕۆم بۆ خوارەوە زۆر باشە بەخوا زۆر باشە ئەوە سەرکێشیە بەڕاستیەوە سەرکێشیە وا بزانم کە بەم شێوەیە گەیشتین ئێستا شەقامی گشتی دەبڕین یانی بۆ لایەنی سەلامەتیش بابەتەکە زۆر گرنگە باشە شقێرە بێستا گەیشت بێ یاخود دەبێ گەیشت بێتە کوێ ینی دەبێت سا چی بکات سڵاوت لێ بێت باشە ئەو ڕێگای ماشەڵڵا خێرا بوو دوو خولەکی ویست ئەو تونێڵە لەوانەیە 500 یاخود 600 مەتر دەبێت ئێساش دەڕۆین بە دوای حەماتۆ دەگەڕێین بزانین چەند کاتی دەویست سوقەیری حەمات تۆ براکەم لەکوێ بووی هەلا منت زۆر ماندوو کرد چەند کاتە دویست من دوو خولەکەم ویست من 10 خولەکەم ویست هەرچی بێت بۆ جارێکتر من لەگەڵ خۆت ببە باشە خودای یارمەتیت بدات هەموو کات ماندووی دەی بەیەکەوە دەگەڕێنەوە دەی باشە با بگەڕێنەوە دەی با بڕێن با بزانە ماندوو بووی هەموو وڵاتێک مێژووی خۆی هەیە مۆزەخانەی مەدینە یەکێک لەو کەلوپە لە مێژویانی کە لە مۆزەخانەی مەدینە هەیە ئەوەیە بیر بکەنەوە چییە ئەوە تیرروکەوانی سعدی کوڕی ئەبوو وەقاسە وە قسەیەکی بۆ پێغەمبەری خوددا نووسیوە درودی خوای لەسەر بێت ئەی سعد فڕێ بدە دایک و باوکم بەفیدات بن و یەکێک لە شتە جوانەکانی مۆزەخانەکە پێشانگای قورئانی پیرۆزە کە بە هەزارا کەس ڕۆژانە سەردانی دەکات و بە دڵنیایەوە یعنی کەلوپەلی زۆری هەیە بەڵام شتێکی زۆر سەرنجڕاکێش زۆر سەرنجڕاکێ بیر بکەنەوە کەسێکی 32 ساڵ دادنیشێ و قورئانی پیرۆز بنووسێتەوە یعنی قورئانی پیرۆز بە داوی بنووسێتەوە و پێشکەشی و پێشانگایی کردووە ئەوەش خۆشەویستی مسلمانەکان پیشان دەدات بەرامبەر با قورئانی پیرۆز کا و کارەندەک لە هەموو شوێنێک لە ڕۆژهات و بۆ ڕۆژئاوە و شاری مەدینە بە شوێنی مێژووی و بە نرخ دەوڵەمەندە بۆ بینینی شوێنەکانی پرۆژەیەکی جوانی هەیە ناوی بارهەڵگری گەشتیاری هەیە کە دەتبات بۆ 16 شوێنی گەشتیاری لە شاری مەدینە و هەروە غەزوەی خەندەق و مزگەوتی دوو قیبلە و قوبا و هەروە سکەی ئاسن و شاری حیجازی کۆن و لەگەڵ کۆمەڵێک شوێنی تر کە خەڵک دەڕۆن سەردانی دەکەن و دەبینن و ئەو شوێنە جوانانە هەیە بۆ دانیشتن کە بەرەو تیشکی خۆرە کە کەشەکە گونجاو دەبێت و خزمەتگوزارێکی زۆر جوان پێشکەش دەکەن ناویش خزمەتگوزاری ئیرشادیە کە بە 16 زمانی جیاوازە باسی شوێنانە دەکەین کە سەردانی دەکەین و هەروە میوانەکان سەماع لە گوێ دەکەن و زمانەکانی خۆیان هەڵدەبژێرن و هەروە زمانێکی تر هەیە زمانی ئیرشاد منداڵان بەڕاستی زمانێکی سادەی عەرەبیە یعنی وایفای بە خۆڕایی هەیە و شوفێرەکانیش بەم شێوەیە و جلوبەرگە لەبەر دەکەن بەڵێ ئەگەر بارانباری یان بەم شێوە تیشکی خۆر زۆر بەهێز بوو
ئێستا ئێمە دەڕۆین بۆ یەکێک لە گرنگترین شوێنە گەشتیاریەکانی شاری مەدینە. ئێستا ئێمە گەشتین بیر دەکەنەوە کە ئەوە چ بێت لە بەردەمان وەستا بێت، چیای ئوحد، چیای ڕۆما و شوێنی جەنگی ئوحد و هەروەها شەهیدەکانی. ماشەڵڵا تەبارەکە الله. شاری مەدینە شارێکی زۆر جوانە. میوانەکان لە هەموو شوێنێکەوە دێن، زیاتر لە 1 ملیۆن مسلمان. ئەو شوێنانە زۆر گرینگە بۆ ئەوان چونکە ئەوە سەرەتای پێشکەوتنە لێرەوە لە سەرەتاکان. بەدڵنیایەوە ئەو شوێنە گرنگترین شوێنی شەهیدەکانە و ئەوانە هاوڵەکانن لێرە نێژراون و فەرمودەکانی پێغەمبەر سوێن بەوەی کە گیانی منی بەدەسە هەر مسلمانێک سڵاویان لێ بکات وەڵام دەدەنەوە تا ڕۆژی دوایی، یعنی بە ئاسانی دەتوان وەڵام بدەنەوە سەلامیان لێ بکەیت. یعنی با پێتان بڵێم، یعنی هەر کەسێک پێیان بڵێت سەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه، بیر بکەوە کە هاوڵەکان یەکێ لەوانە شەمزەیە وەڵامی سەلامەکە دەدەنەوە. یەکێ لە شوێنە گرنگەکانی مەدینە بەقیعە. ئەلبەقیع ئەو شوێنی کە پێغەمبەری خوددا هەڵی بژارد کە لە تەنیش مزگەوتی پێغەمبەرە بۆ ئەوەی ببێت بە گۆڕستانی مسلمانەکان. لێرە 10,000 هاوڵ نێژراون. عوسمانی کوڕی عەفان، فاتیمە کچی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و زۆر کەسی تریش و بە ملیۆنەها مسلمان تێیدا نێژراوە. بەقیع بە کۆنترین گۆڕستاندا درێکا 1440 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا سیستەمی ناشتنی بەقیع بە شێوەی ئەلحەدا کە چاڵێک هەڵدەکەندرێ و بەرەو ڕووی قیبلە کونێک لێ دەدرێت و جەستەی مردووەکە لەسەر ڕاست دادەندرێت و دوای ئەوەش بەردی لەسەر دادەندرێت و هەروەها پاشان بە تەواوەتی دەنێژرێت و خەڵک دێت لێرە دوعایان لەسەر دەکات و لەسەر هەموو مردووەکان. شوێنێکی تری گرنگی شاری مەدینە کە تاوەکو ئێستا شوێنەوارەکەی ماوە ئەویش بیرەکەی عوسمانی کوڕی عەفانە ڕەزای خوای لەسەر بێ. یەکێک لە کۆنترین شوێنەوارەکانی جیان کە تاوەکو ئێستاش کاری پێدەکرێت ئەویش بیرەکەی عوسمانی کوڕی عەفانە کە بە بیری ڕۆما ناسراوە. عوسمانی کوڕی عەفان بە 530,000 درهم کڕی و پێشکەشی مسلمانانی کرد. یعنی چۆنەوە کاری کرد؟ یعنی بەخشیە خەڵکی بۆ ئەوەی کاری خۆیان پێ جێبەجێ بکەن و ئەم بیرە بوو بە مڵکی خوددا. بیر بکەنەوە کە بیری عوسمان ڕزای خوای لەسەر بێت ماوەی 1440 ساڵە ڕزقی خەڵکی پێدابین دەکرێت. دارەکانی پێ ئاو دراوە، هەموو بینەران و هەموو مسلمانان دەتوانن بیر بکەنەوە بۆ ئەوەی شتێک ببەخشن چونکە ئەمڕۆ بەخشین زۆر ئاسان بووە. یەکێک لەوانش چاندنی دارخورمایە لە مەدینە. چاندنی داری خورما لە مەدینە بۆ چاودێریکردنی بێسەرپەرشتانە لە مەدینە. کۆمەڵە پارچە زەویەکی گەورە کە 1,200,000 مەتر چوارگۆشەیە ئامانجەوەیە کە ئاگداری 14,000 پێسەرپەرشت بێت لە مەدینە و ئامانجیان ئەوەیە کە 100,000 دارخورما بچێنن کە تاوەکو ئێستا 5,000 دارخورمایان چاندووە. باشە ئێستا چاومان بە بەڕێز محەممەد کەوت حاڵ چۆنە؟ سپاس بۆ خوا. ئێستاش دارخورمایەک دەهێنین و لێرە دەیچێنین دەی بسم الله. بەم شێوە تەواوە ئەوەی دەیەوێت کە داری خورما بچێنێت. دارخورما بە چاندن و هەروە چاودێریکردنیەوە 600 ریالی پێویستە. ئەو پارەی کە لە بەرهەمی ئەو دارانە دەست دەکەوێت دەبردرێت بۆ هاتی و خانەکانی شاری مەدینە. ئەوەی کە دەچێت دارخورمایەک دەچێنێت بە 600 ریال شەهادەیەکی پێدەدرێت لەلایەن ڕێکخراوی خێرخوازی مەدینە بۆ هاتی و خانەی فڵانی کوڕی فڵان دارخورمایەکی چاندووە و دارخورماکە بە شێوەیەکی ئاسایی تەمەنی 50 بۆ 6 ساڵ دەبێت. بەڵام داری خورما زیاد دەکات. لێرە لقێکی لێ دەردەچێت ئەوە دەیبینن و ئەو لقە دەچێندرێت و دەبێتە دارخورمایشی تر. تۆ باسی دارچاندن دەکەیت. ئەو دارە چەندەها ساڵ بەرهەمی دەبێ. ئەی بۆ کێیە؟ بۆ نەوەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. باشە ئەو دەیەوێت کە داری خورما بچێنیت یان داری خورمایەکی لەم شێوەیە دەتوانی بچیتە سەر ئەو سایتە و دەتوانن بە ڕێگای ئۆنلاین بیبەخشن و وێنەی دار خورمایەکەت بۆ دەنێرن و ئەو پرۆژەیە بۆ ئێمەی تاوانبارە.
یانی چاکەکاران ئەوانەی کە خودای گەورە ڕێگەی پێیان پیشان داوە ئەگەر ئەو کارە بکاتە نالای خوا گەورە پلەی بەرز دەبێتەوە. بەڵام تاوانبارەکان ئێمە پێویستمان بەوەیە کە خراپەکانمان نەیەڵین و ڕێگایەک بۆ لێ خۆشبوون لە تاوانەکان سەدەقەیە. تووڕەبوونی خوددا ناهێڵێت و خراپەکانمان ڕەش دەکاتەوە. بۆیە بە هەمووان دەڵێم چاکەکاران و خراپەکاران تکاتان لێ دەکەم مانگی ڕەمەزان بە دەرفەت بزانن بۆ ئەم جۆرە بیرۆکانە. جا ئەگەر ئەو پرۆژەیە بێت یاخود پرۆژەیەکی تر ئینشەڵڵا کۆتایی ڕەمەزان ژمارەی بەشدار بووان تەواو دەبێت و دەبێت بە 100,000 دار خورما بە پشتیوانی خودای گەورە. تکاتان لێ دەکەم ئاگدار بن. یەکێک لە زانایەکان دەیفەرموو بە هیچ شێوەیەک نابێ مسلمانان دەرگای مزگەوتەکان دابخەن و لە شاری مەدینە لە دەرەوەی مزگەوتی پێغەمبەر کارێکی زۆر جوان هەیە بەڕاستی جێی سەرسۆڕمانە. مرکز خەدەمات الحکومیە شامل ئەوە بیرۆکەیەکی جوانەوە یەکەم جارە کات جێبەجێ بکرێت. ئەو بنکەیە 11 بەڕێوەبەرایەتی حکومی هەیە و خزمەتی میوانەکان دەکات لە هەممان شوێنی خۆیان. باشە لە سەرتا دەڕۆینە ژووری پێشوازی. ئامێرێکەیە کە ناوی هەموو بەڕێبەرایەتیانی تێدایە کە دەتوانین لێرە کارەکانتی لێ تەواو بکەیت ئەنی بە ئاسانی سەلامەتی بازرگانی و بەڕێبەرایەتی ئاتوچە و کاروباری ئابووری و خزمەت گوزاری و جەوازات و وەزارەتی داد و هەروە وەزارەتی کاروباری ناوخۆ و ژووری بازرگانی و پاراستنی ئاسایش و کاروباری خانشین کراوان هەمووی لێرەیە. بە شێوەیەک هەموو کارەکان جێبەجێ دەکرێت. سەیری ئەم ڕێخستنەی ئێرە بکەن. هەموو پەنجەرەیەک هەی وەزارەتێکە و خزمەتی میوانەکانی لێ دەکەن و من بیرمە لە ڕابردوو کە 2 یا 3 ڕۆژ دەبوو بڕۆیت بۆ هەموو وەزارەتەکان. ئێستا دەتوانین بڕۆیت بۆ یەک شوێن کە زیاتر لە 100 خزمەت گوزاری و دەتوانی هەموو کارەکانت لێرە بە ئاسانی جێبەجێ بکەیت. ئەوشی زۆر کورت کارەکە تاوا دەکەیت. یعنی ئەوە ڕێکخراوی چاکەکارین لە شاری پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. بەڕاستی زۆر خۆشحاڵم کام پرۆژە یەکەم جار لە مەدینە جێبەجێ کراوە. یعنی ئەم جۆرە بیرۆکەی لە شاری مەدینەوە سەریێڵداوە. بەو هیوایم کە ئەو جۆرە سیستەمە لە هەموو وڵاتێک و لە هەموو شوێنێک و لە هەموو وڵاتە عەرەبیەکان جێبەجێ بکرێ بەڕاستی. یعنی بنکەیەکە بێت کە یارمەتی خەڵکی بدا و کارەکانیان بە تەواوەتی بۆ ئاسان بکات و کاتێکی زۆریشان بۆ بگەڕێنێتەوە. ئەو جۆرە دانیشتنا پێویستی بە خواردنەوە هەیە دەزانی؟ ینی خواردنەوەمان نییە. تایبەتە بە شاری مەدینە. ماشەڵڵا خۆشحاڵ بووم. یعنی ئەوە یەکێکە لە کولتورەکان. ئێرە کولتوری ئەم شارەیە. دەستەکانت خۆش بێ زۆر. ئەمە لە مەدینە هەر هەبووە. ئەوە ناوی شۆربێت. شێوەیەکە لە شەربەت. ئەوە خواردنەوەیکی تایبەتی مەدینەیە کە لە ئاوی گوڵ و کەمێک هەنار پێک دێت. بسمیللا. نوۆشی گیانت بێت. ناوازە بوو. ماشەڵڵا زۆر بەتان بوو لە ناو کاسەیەکی کانزایی بوو کە ئەوە شێوەیەکی فۆلکلۆری هەبوو. خوددا پاداش بداتەوە. دانیشتەکەتان لێ تێک نەچێت. بەخێر بێت ئەو کەسەی میوانداری دەکەین بە شەر بێت و ڕۆبێت. بەخێر بێت شەر بێت ڕۆبێت ڕوبێت چیت بۆ بڵێن؟ من نازانم چی دەڵێ. تەواو من دەڕۆم دەمێ ماڵ ئاوایت لێ بکەم. تەواو خوارد لەگەڵ دەتوانین تۆ زۆ کۆم گۆرانێ بۆ بڵێ دەیدەی بڵێ دەیەوە. بەخێر بێن بۆ خواردنەوەی ئێمە. دەیدەی لێم وەڵام دەوە. دەیدێڵێم وەڵام دەوە. هەڵە یانی وەکو هەمیشە دەمەوە کۆتایی پێبێنم. هەر وشەیەک یان زانیاریەکەم لە فلیمەکە بە هەڵا باس کرد بێت. یانی من یا وەکو هەڵی هەموو مرۆڤێک بەمە بەس نەبووە. و هەر شتێکتان بەدڵ بێت کە خێری تیا بێت و سووتان لێ وەرگرت بێت. سەرەتا گەورەی بۆ خوددایە. خدای گەورە خۆی کارەکانمان بۆ ئاسان بکات و دوای ئەوەش ماندووبوونی کرێکارەکە چونکە ئێمە ئەرکمان تەنها گواستنەوەی وێنەکان و هیچی تر هیچ شتێکمان نەکردووە. ئەگەر ئەو هەموو چاکەکاریە لێرە نەبوایە ئێمەش نەمان دەتوانین فیلمەکە بەم شێوەیە بەردەوام بکەین.